بەناوی ڕاگرایەتی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانەوە سڵاوتان لێبێت. زۆر بەخێر هاتن، خۆشحاڵتان کردوین. ئەمڕۆ لە بۆنەیەکی گرنگ و خۆشەویست لە دڵماندا کۆبووینەتەوە. ئەویش 25مین ساڵیاتی دامەزراندنی بەشی ڕاگەیاندنە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی دایک، زانکۆی سلێمانی. ئەم بەشە هەرگیز تەنیا دامەزراوەیەکی ئەکادیمی نەبووە، بەڵکو ماڵێک بووە، بۆ زانین و سەکۆیەک بووە، بۆ بیرکردنەوە و قوتابخانەیەک بووە، بۆ چاندنی هۆشیاری. بۆ من ئەم یادە گرنگیەکی تایبەتی هەیە، چونکە لەم بەشەدا من ڕۆژانێک خوێندکار بووم کە بۆ من پڕ بوو لە خەون. باش دەرچوون لەم بەشە بوومە فەرمانبەری ئەم کۆلێژە نازدارەی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلەیمانی کە فێری بەرپرسیارەتی و کۆڵنەدانی کردم. دواتر دوای بەدەستهێنانی ماستەر لەسەر دەستی مامۆستایانی بەشەکەم و بەدەستهێنانی نازناوی زانستی لەگەڵ ئەوەی باوەڕی تەواوم بە ئەرکی پەروەردە و فێرکردن هەبوو، وەک مامۆستا لە بەشی ڕاگەیاندن درێژەم بە ئەرکی خۆمدا. ئەمڕۆژ بە متمانەی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە پشتیوانیتان وەک ڕاگر لە بەردەمتان داوەستاوم. بە شانازیەوە مەشغەڵی ئەم میراتە ئەکادیمیەم هەڵگرتووە. 25 ساڵ کاری دڵسۆزانە و ماندووبوونی ئەم بەشە و دەرچوونی چەندینەوەی ئەکادمی و پیشەیی و میدیایی هۆشیار کە پێیان وایە میدیا تەنیا دڵ نییە، بەڵکو بەرپرسیارەتیە، پیشە نییە، بەڵکو ئەرکێکی ئاکاریە بەرامبەر بە کۆمەڵگە. بۆتە مارش و مەشغەڵی ئەم ڕێبازە کە مامۆستایانی دامەزرێنەری ئەم بەشە بەڕێزەمان فێریان کردین. سوپاس و پێزانینی قوڵی خۆمان ئاڕاستەی هەموو ئەو کەسانەکەین کە بەشداریان لە دامەزراندنی ئەم بەشەدا کردووە. هەروەها بۆ هەموو مامۆستایان و کە لە هەر پلەیەکی زانستیان هەر ئەندامێک و ستافێکی دڵسۆزی خوێندکار و کە بەشێک بوون لەم گەشتە و بەشداریان کردووە لە بەرزکردنەوەی ناو و ناوبانگی ئەم بەشە کە بەشی ڕاگەیاندنە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلەیمانی. 25 ساڵ لەمەوبەر دامەزرانی بەشی ڕاگەیاندن هەنگاوێکی وێرانە و ڕوویایەکی دووربینانە بووە بۆ گەشتە سەنگینی میدیای کوردی. کردنەوەی ئەم بەشە لە سەردەمێکدا بوو کە بەگشتی دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندا هێشتا لە سەرەتاکانی گەشەکردنیان بوو. دامەزرێنانی ئەم بەشە لەو بیرۆکە جەوهەرێ تێگەیشتبوون کە ڕاگەیاندن جگە لەوەی پیشەیە و کارامەیەکی تەکنیکیە لە هەمان کات بەرپرسیارەتیەکی کەلتوری و ئاکاری و هێزێکی کۆمەڵایەتی و نەتەوایەتیە. هەر لە سەرەتاوە وەهابی لەکردنەوەی ئەم بەشە زانستیە کراوەتەوە کە زانرۆکان دەبێت ڕۆڵی پێشەنگ لە دروستکردنی بیرۆکەی ڕەخنەگرانە و بەرپرسیارەتی پرۆفشنالیتی لە پیشەوەری میدیای ببینن. بێگومان مێژووی 25 ساڵی بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی ئەم ڕاستی سەلماندووە. لەمەشدا زۆر سوپاسی سەرجەم ئەو کەسایەتی وێرانیان دەکەم دەستیان لەکردنەوەی ئەم بەشە زانستیدا هەبووە، بە تایبەتی بەڕێز دکتۆر مۆفەق دەرگەڵەیی کە بکەرێکی کارا و پێگەیەنەرێکی بەشەکە بوو. بەشی ڕاگەیاندن لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی دامەزرا بە ئیمکانیاتێکی کەم، بە نەبوونی دەستگا و ئامێرەکانی ڕاگەیاندن، بەڵام بە هیوایەکی گەورە، بە خەونێکی گەورەوە. ئەمڕۆ بەشی ڕاگەیاندن تەمەنی ئەبێتە 25 ساڵ. 25 ساڵ بە خوێندنی ئەکادیمی. ئێمە لە کوردستاندا ئەو سەردەمە کە بەشی ڕاگەیاندنماندانا
کوردستان خاوەنی سیستێمێکی مێدیای خۆی بوو لە هەموو بوارەکانی و هەموو نەقەکانیەوە، بەڵام خوێندنی ئەکادمیکانە بوو بەداخەوە. لەبەر کردنەوەی بە شێوەڕاگەیاندن بە دەستپێکێکی گرنگ و گەورە لە بواری ڕۆژنامەگەری ڕۆشنگەری لە کوردستاندا دەژمێنرێت. بە شێوەڕاگەیاندن کار دەکات بۆ دەستخستنی متمانە و بەرزهێشتنەوەی میدیا و دەستگای میدیایی و میدیاکاران بە مەبەستی هێنانەکاری میدیاکاری سەرکەوتوو پیشەگەر لە کۆمەڵگەکەماندا. بە شێوەڕاگەیاندن هەوڵەدات بۆ نەهێشتنی قۆڕخکاری میدیایی و هەمیشە لە هەوڵدایە بۆ پێگەیاندنی خوێندکاران بۆ ئەوەی کە ببنە بەشێک لە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری ڕاست و دروست. بەشەکەمان بەردەوامە لە پێگەیاندنی نەوەیەک لە میدیاکارانی بە ئەزموونی چاپکراوە بۆ ڕێزگرتن لە ڕایگشتی و دروستکردنی ڕایگشتی لەسەر پرسە هەنووکەیەکان کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی تاکەکانی کۆمەلگاوە هەیە. دیگای بە شێوەڕاگەیاندنەوەیە کە خوێندکار سەرنتەری کردداری فێرکردن بێت و هەمیشە خوێندکاران بەردەوام بن لە داهێنانەکانیان. بەشەکەمان هەوڵی جددی دەدات بۆ بنیادنانی کەسایەتی خوێندکار لە بوارە جیاوازەکانی کاری ڕاگەیاندن کە ئەمەشواکە خوێندکارانمان لە بوارە جیاوازەکان کە هەڵی دەبژێرن کاری خۆیان بدۆزنەوە و لەگەڵ حەز و خولیای خۆیاندا یەکگرێتەوە. ئێمە لە بەشە کار دەکەین بۆ ئەوەی دەرچوویەکی جیاواز بەرهەمبێنین کە بە توانای جۆراوجۆری زانستی و پیشەیی شایستە بە کۆمەلگای کوردستان ئامادەکراون. بە شێوەڕاگەیاندن شانازی بە سەرجەم ئەو کەسانەوە کات کە ڕۆژگارێک خوێندکاری ئەمەشە بوون و ئەمڕۆ لە کایە جیاوازەکانی بەڕێوەبردننی یەکە کارژێڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەن. هەروەها خۆشحاڵ و سەربەرزی بۆ کەسانەوە کە ڕۆژگاری خوێندکاری ئەمەشە بوون و ئەمڕۆ لە بوارە جیاوازەکانی میدیایی، سیاسی، کاری پەرلەمانی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کارەکان. 25 ساڵ بەسەرکردنەوەی ئەم بەشە تێدەپەڕێت و پێکەوە یادیکردنەوەی بە شێوەڕاگەیاندن دەکەینەوە و هەرێرەوە پێمان خۆشە ڕای بگەێنین کە هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک دەخوازین. ساڵتان لێبێت باوەڕپێکم دەرچووی زانکۆ سلێمانی بە شێوەڕاگەیاندن لە ساڵی 2018 زۆر بۆ خۆشحاڵم کە بە ڕۆژەیە لەو زانکۆشدا پیرۆزبایی ڕۆژەکانە لە هەموو مامۆستایانی ئازیز و خوێندکاران خۆشەویستەکانمان هیوای سەرکەوتن بۆ خوێندکاران ناخوازم کە ئەمەشیان ساڵتان لەبێت ئەم کاتتان باش. من چاوەڕوان مەحموود دەرچووی ساڵی 2020 بۆ 21 بەشی ڕاگەیاندنی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی. لە ئێستاشدا بە خۆشحاڵیەوە ماوەی 3 ساڵە وەکو پەیامێر و پێشکەشکار لە دەستگای میدیای شارکرێزدا کار دەکەم. بۆ مەبەستەش پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی بەشی ڕاگەیاندن لە سەرجەم هاوڕێکانم کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بێن بۆ خوێندکاری ئەم بەشە بوون و ئەو خوێندکارانی کە ئێستا خوێندکاری ئەم بەشەن و یاخود ئەو خوێندکارانی بڕیار وایە لە داهاتوودا بە خوێندکاری ئەم بەشە پیرۆز دەکەم.
چالاکیەکانمان فرلایەنە زیاتر وەفا و خۆشەویستی و جوانی ئەو چەند ساڵێ ئەمانەوێت ئەمڕۆ لەم کۆڕەیە بنیادینێن یاخود بە جۆرەژان پیشانی خوێندکارەکانمان و هەروە مامۆستاکانمان کە پێشتروانیان بە ئێمە و تۆ پیشانیان بین ئەمانەوێت لە چەندین چالاکی جۆراجۆرێک و وێنە کۆنەکان و ڤیددیۆ کۆنەکان ئەمانە هەمووی بکەین بە دەستە گوڵێک پێشکەشی هەموو ئامادەبوانی بکەین ئەمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین لەم یادە جوانەیە کە 25 ساڵ بەسەر خزمەتی بەشی ڕاگەاندن لە کۆلێژی زانستە مرۆڤاتیەکان تێپەڕێ 25 ساڵی پڕ لە جوانی پڕ لە ئەوەی کە چەندین دەرچوو چەندین پسپۆڕی گرنگ پێشکەش کراوە بە جۆرێکە ئەم بەشە بەشێکی ئاسایی نەبێ بەشێکی تایبەت بێ بەوەی کە لەسەر کەسانی شارەزا و پسپۆر و کەسانی گەوری ئەم وڵاتە بنیاد نراوە هەر بۆیە ئێمە ئەمڕۆ خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمانەی لەم یادەیە بڵین کە ئەم مەشخەڵەی مامۆستاکانمان هەڵگرتووە هیوادارین خوێندکارەکانیشمان لە دوای ئێمەوە ئەم مەشخەڵە بە بەرزی ڕابگرنونەی کوژێنەوە و بتوانن میدیای کوردی بەرەو ئاقارێکی جوان و بەرەو ئاقارێک بۆ بەرژەوەندی گشتی و کۆمەلگا بەڕێوە بەرن ئێمە بەڕاستیەکەی زۆر گرنگە ڕاگەاندن بخەینە ناو بوارێکەوە کە پڕ بێت لە کاری پیشەیانەی میدیایی بە جۆرێک کە ئێتیکی کاری ڕۆژنامەنووسی تیا پارێزراو بێ کار بکات بۆ بەرژەوەندی گشتی بە جۆرێک ئاسایشی نیشتیمانی لە بەرچاو بگرێ و هەستی بەرپرسیارەتی کار بکات بێگومان بەشی ڕاگەاندن لە ئێستا گرنگە بۆ هەر ڕۆژنامەنووس و میدیاکارێک پێویستە لەو بەشە بخوێنێنەک هەر وەکوتر هەر خوێندکارەنگیان هەر کەسێکی کە بەشێکی تاو کردوە بچێتە بواری ڕاگەاندنەوە چونکە تۆ لە زانکۆیە ئیتیگە خوێنی دیاسا خوێنی شازەکانی ڕۆژنامەنووس پێویستە چۆن بێت چۆنێتی هەواڵە خوێنی ناکرێت هەر کەسە کە بیوێ بچێتە ناو ڕاگەاندنەوە بێگومان ئەم وانەیە لەلایەن دکتۆر کامیلەوە ئەوترێتەوە کە بە باشترین شێواز فێری کردوین کە چۆن ئیتیک و یاساکانی ڕاگەاندن چۆنە و چی بکەین و چی نەکەین بۆی ببینە ڕاگەاندکارێکی سەرکەوتو و پێویستە ڕاگەاندکار چۆن بێت و بە شێوازێکی زۆر باش ئەتوانم بڵێم هەموویمان پێوتراوە بێگومان هەر کەناڵۆ سیاسەتی خۆی هەیە کە چیتە ناو کەناڵەکە و پێویستە و سیاست و یاسایی ناو کەناڵەکە بەکاربێنی بەڵام لەوانەیە ئەو یاسا و ئیتیکەی و کەناڵە لەگەڵ ئەخلاق و کەسایەتی منان نەگونجێ بۆی دكتور